مافمان خورایە بەڕاستی هەر کەسە شوقەمان هەیە ڤیلەمان هەیە لەو پرۆژەیە لە 2014ەوە ئەمە عەقدمان بۆ کراوە هەتاکو ئێستاکەوە 12 ساڵە هەر ڕۆژەی بە بیانوێک دەمان هین و دەمانبەر یەککانمان نادەنەوە مافی خواردوی ئەو خاوەنە و مەشروعە ئەو پرۆژەیە ساوت کوردستان و هەرچەندی ئێستا پێش مانگەگلەوە پێش دانیشتین لەگە دکتۆر محەممەد شوکری گوتی وڵای حەقی خۆتانە بەڕێز سەرۆکی حکومەت یعنی گوتیتی دەبی ئەو کێشەی حەلکەن ئێستا ئەمە دەمانەوێت بابم گوتم مادەن سەرۆکی حکومەت دەڵێتن کێشەکە حەلکە بۆ کێشەکە حەلاکەن ئەوە مانگونی وەشکەی بەسەدا ڕۆیەوە لە 2014 تاکو ئێستا ئەمە 12 ساڵە دەناڵێن هەیە یەک شوقەیە ئەوەی کە شوقەشی هەیە لە دەفتەری کەمتر نییە هەیە 10 شوقەی هەیە حسابکە ملیۆنێک دۆلارە ئەمن ئێستا کە 4 ڤیلەمەیە بەس ئەم شەریکم هەیە 4 ڤیلە مەبلەغێکی زۆرە هەکە تاکو ئێستا کە ناشتوانن ڤیلەکانمان لێ بستینەوە ناتوانن شوقەکانمان لێ بستینەوە لەبەرەوەی تاگلایانە ناتوانن بیکەن ئەمە لە محکەمە تەصدیقمان کردووە لە تەنفیزی بردیتمەوە ئەو خاوەن پرۆژەیە بەڕاستی ئەوە کێشەکەی حەل ناکاتن لەبەرەوەی هەر دەری عایدی من نییە ئەمن کە ڤیلەم وەرگرتیە یەک بلۆکی بۆ من دانە نایتێ سەریەک ئەمن داوا دەکەم کاکە ببداتەوە بە هەیکەلی ببداتەوە بە هەیکەلی ئەمە قبوڵمە بە هەیکەل قبوڵمە 100 جاریش قبوڵمە با 1 دینار لە یەکەی من سەرف نەکات.